late President Jalal Talib Ali Mamjalal. شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە کە ئەمڕۆ هاتوونە سەر مەزاری سەرۆک مام جەلال. من وەکو سەفیری هۆڵەنداوە لەگەڵ کونسڵی هۆڵەندا کە ئەمڕۆ لێرەین، مام جەلال خەباتێکی گەورەی کرد و زۆری بەخشی لە ژیانی خۆیان بۆ وڵاتەکەی و بۆ نێتەوەکەی. بۆیە ئەمڕۆ شەرەفێکی گەورەیە کە ئێمە هاتوین و گوڵمان لەسەر مەزاری سەرۆک مام جەلال دانا. سەردانێکی فەرمیان هەبوو بۆ سلێمانی و پاشانی دەچنە هەڵەبجە. پیان خۆش بوو سەرەتا گوڵی ڕێزلێنان بۆ هەواڵی خۆشەویست و نەمر مام جەلال دابنێن و پاشانیش گفتوگۆ ڕسمیەکانیان لەگەڵ لایەنە سیاسەکان و بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێەکەن و پاشانی سەردانێکیان ئەبێت بۆ جەنابی سەفیر و قونسوڵی گشتی بۆ هەڵەبجە و ئەمە لە چوارچێوەی بەهێزکردنی ئەو پەیوەندیانەیە هەموو کورد لەگەڵ وڵاتی هۆڵەندا هەم لە ڕێگەی جەنابی سەفیر و قونسوڵانەی پەیوەندی دووقۆڵی نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ گەلی هۆڵەندا و حکوومەتی هۆڵەندیا کە ئەمانە پێشینێکی باشیانەیە لەسەر دەستی مام جەلال لە ڕابردوودا دانرا و ئێمەش ئیدامی پێدەین.